ئەلیس بیت لەوە کردوێتەوە موچەی سەرۆک چەندە؟ سەرۆکەکانی جیهان بە پێی سیستەمی وڵاتەکانیان موچەکانیان جیاوازە. بۆ ئەم مەبەستەش سندووقی نەختینەی نێودەوڵەتی ساڵانە موچەی سەرۆکەکانی بەم جۆرە ڕیز کردووە. جۆرج لۆپس سەرۆکوەزیرانی دوورگەی ساوتۆمی و پرنسپی موچەکەی ساڵانە 800 دۆلارە. ئاسکار مامین سەرۆکوەزیرانی کازاخستانە و ساڵانە موچەکەی 2630 دۆلارە. ئەبی ئەحمەد سەرۆکوەزیرانی کۆماری دیموکراسی فیدراڵی ئەسیوبیا ساڵانە 3600 دۆلار وەردەگرێت. مایا ساندو سەرۆکوەزیرانی مۆلدۆڤا موچەی ساڵانەی 6433 دۆلارە و ئەم سەرۆکە بەردەوام بۆ بەرزکردنەوەی موچەی موچەخۆران دەجەنگێت. وین چان فوک سەرۆکوەزیرانی ڤێتنام ساڵانە 8000 دۆلاری هەیە. لە ساڵی 2017 موچەکەی بە ڕێژەی لە ستا 1 بەرز کردەوە، دواتر هەستا بە زیادکردنی موچە بۆ هەموو خەڵکی وڵاتەکەی. کەیپی سارما ئۆلی سەرۆکوەزیرانی نیپاڵ ساڵانە 10000 دۆلاری وەک موچە هەیە. علی ئەسەدۆف سەرۆکوەزیرانی ئازەربایجان ساڵانە 17000 دۆلار بەدەست دەهێنێ. شێخ حەسینە سەرۆکوەزیرانی بەنگلادیش بە پێی زانیاریەکانی سندووقی نەختینەی نێودەوڵەتی موچەی ساڵانەی 17000 دۆلارە. پرایوت چان ئۆچا دوای کودەتای سەربازی بوو بە سەرۆکوەزیرانی تایلەند و ساڵانە نزیکەی 50000 دۆلار بەدەست دێنێ. ماتایژ مۆراڤایسکی سەرۆکوەزیرانی پۆڵەندا ساڵانە 57772 دۆلاری هەیە. یۆرکا دانچیلا سەرۆکوەزیرانی ڕۆمان ساڵانە 60000 دۆلار وەردەگرێت. پێدرۆ سانچێز سەرۆکوەزیرانی ئیسپانیایە موچەی ساڵانەی 97000 دۆلارە. جوسێپێ کۆنتێ سەرۆکوەزیرانی ئیتالیا ساڵانە 130000 دۆلاری هەیە. سەعید حەریری سەرۆکوەزیرانی لوبنانە و ساڵانە 140000 دۆلار بەدەست دێنێ. ئوهور کانیاتا سەرۆکی کینیایە موچەی ساڵانەی 190000 دۆلارە. مارک ڕوتا سەرۆکوەزیرانی هۆڵەندا ساڵانە 197000 دۆلار بەدەست دەهێنێ. بۆرس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا 215980 دۆلاری ساڵانە هەیە. جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا ساڵانە 2600 دۆلاری هەیە. دۆناڵد ترامپ ئەو سەرۆکەی لە جیهاندا زۆرترین قسە و باسی لەسەرە موچەی ساڵانەی تەنها 1 دۆلاریش نییە، چونکە لەگەڵ وەرگرتنی پۆستەکەی وتی تەنانەت 1 دۆلاریش وەرناگرم. ئەمە لە کاتێکدا داهاتی کۆشکی سپی دەگاتە 550000 دۆلار. بەڕای تۆ سەرۆک و وەزیرانی حکومەتی هەرێم موچەی ساڵانەیان چەندە؟